پێمان خۆش و قوتابیەکان لە نزیکەوە ئاگاداری ئێمەش بن وەکو مامۆستاکان با بزانن ئێمە لە خۆشی و ناخۆشیە لەگەڵیانین. لە قوتابخانەی مەڵکەندی بنەڕەتی جیاواز لە کاتەکانی خوێندن مەراسیمێکیان بە بۆنەی شەوی بەراتەوە بۆ قوتابیانی قوتابخانەکە ڕێکخستە و دەرگای قوتابخانەکەیان بۆ واڵا کردوون. منە چمە لای بەڕێوەبەری قوتابخانەکە مامۆستا سڵاو لێبێت ئەگەر باسی ئەوم بۆ کەی چۆنی بۆ مەراسیمەتان بۆ قوتابیانی قوتابخانەکەتان ڕێکخست. بەخێر بێن سەر چاو دەستخۆشتان لە یەکەین. لە ڕاستیدا بێمان خۆش بوو ئەم ساڵ بە شێوەیەکی جیاواز ئەم یادە بکەینەوەیە دیارە دە ساڵانە لە سلێمانی بۆتە تقریبان نەریتێکی جوان ساڵانە هەموو ساڵە دووبارە بێتەوە. ئەم ساڵ ویسمان جیاواز بێ لە قوتابخانەکەمانە ئەویش سەرەتا و کۆتای لەبەر خاتی دڵخۆشی قوتابیەکان پێمان خۆش و قوتابیەکان لە نزیکەوە ئاگاداری ئێمەش بن وەکو مامۆستاکان با بزانن ئێمە لە خۆشی و ناخۆشیە لەگەڵیانین. هەر هەمیان ئەم شت دڵخۆشن ئەوە مای خۆشحاڵی ئێمەیە. شانازیەکەم سپاس بۆ خواتوانیمان ئەمە ڕاستیمێکی بچکۆرە لە قوتابخانەکە ئەساسکەین بەدەنگ هاتوویەکی زۆر باشمان هەیە هەم کە سوکاری قوتابیان هەم قوتابیەکان ئەوەی کە دووبارە ئەڵێم مای دڵخۆشی قوتابیەکان زۆر دڵخۆشن ئەوە ئێمەی گەورە کردووە. مامۆستا چۆن ئامادەکاریتان کردبوو بۆ مەراسیمەکە چیتان پێشکەشی قوتابیان کردووە؟ لە سەرەتا دوای ئەوەی کە بیرۆکەمان داڕژت هەستین بە دابینکردنی پێداویستیەکان لە نقڵ و لە بابەتی ڕازانەوە و لە مۆم و ئەو شتانی کەوا پێویستە هەمووی ئەمڕۆ کرا لە ماوەی 2 سەعاتە. سپاس بەخوا بە هیمەتی مامۆستا بەڕێزەکان توانیمان هەموو پێداویستیەکان ئامادە بکەین و ئەمەی کە ئیستا ئیبینن بەرهەمی ئەو هیلاکبوونی مامۆستاکانە لێرە و دەستخۆشیان لێ یەکەم سپاسیان ئەەکەم. دووبارە یەکەمەوانەیە هەمووی لە پێنا و دڵخۆشکردنی قوتابیەکان هەیە ئەوانە کە سوکار و هەموو جگەرگۆشەی ئێمە و خەڵکی ئەم وڵاتەوە ئەم نیشتیمانن. مامۆستاجان دەست خۆش بە زۆر سپاس. بەڵێ کچی جوان چۆنیت؟ وەڵا باش شکر. چۆنە شەوی بەرات بەلای تۆ چۆنە؟ وەڵا پێم خۆشە ئەم شەو بەراتە. چی دووەرگرت چی دیارەکەت وەرگرتووە ئەم شەو؟ وەڵا نقڵ و دەچونشت. مامۆستاکان چیان بۆ کردن ئەم شەو؟ وەڵا ئەم شەو بە جێژنیم بەراتەوە. دەست خۆش بێ. دادە گوڵ تۆ چۆنی؟ باشم تۆ چۆنی؟ چۆن ئەم شەو مەراسیمی شەوی بەراتە بەلاوە چۆن بوو؟ بەڕاستی زۆر بەلامەوە خۆشە دەستخۆشی مامۆستا تەهاکەم. تا چەند دڵخۆشی لەم شەوەدا؟ زۆر. چی دیارێکیان پێبەخشی چی بۆ تۆ گرنگ بوو ئەم شەو؟ ئەمڕۆ هەموو شتە بۆ من گرنگ بوو. لەگەڵ هاوڕەکان تا بەشداریتان کرد چۆن یادەکەتان کردەوە؟ وەڵا یادمان کردەوە لەگەڵ هاوڕێکانمانە. دەست خۆش بێ زۆر سپاس. تۆ چۆن بەشداریت کرد تا چەند دڵخۆشی بەم شەوە؟ وەڵا زۆر دڵخۆشم. بەڕاستی زۆر دڵخۆشم. بەڕاستی بێ زۆر خۆشە جەژنی بەرات.